پاداشتی خوێندنی زیکری بەیانیان و ئێواران چییە؟ من 16 سوودی ئەڵێم ئێستا، بەڵام خۆی هەموو زیکرێک چەند سوودێکی هەیە، بەس کۆکراوەکەی هەمووی لە 16 خاڵایە. دیکری بەیانیان و ئێواران یەکەم شت ڕەزامەندی خۆی پەروەردگاری پێ بەدەستێنی، چونکە خۆی پەروەردگار فەرمێ فەذکورونی ئەذکورکم، ئێوە ئەگەر بێت و ذیکری من بکەن، من لەناو کۆمەڵێک مەلائیکە ذیکری ئێواکەم کە لە ئێوە باشترن. ذیکرکردنی خۆی پەروەردگاریش بۆ ئینسان چییە؟ لێخۆشبوونیەتی بەرزکردنەوەی پلەیەتی، کەواتە خۆی پەروەردگار لێت خۆشە بێ، یعنی لێت ڕازیە بێ و پلەشە بەرزەکاتەوە. یەکەم خاڵ. دووەمیان هێزی ئیمان زیادەکە. ذیکری خۆی پەروەردگار هێزی ئیمانی ئینسان زیادەکە، چونکە زۆربەی زیکرەکان لە قورئانە ئاەتە، وەکو ئاەت الکورسی و وەکو قولەکان کای خوێنیت و ئانە، ئەوش قورئان خوێندنە ئیمان زیادە طەبیعی پێی. سێمیان بەردەوام پەیوەندیت لەگەڵ خوا بێ، بەردەوام پەیوەندیت لەگەڵ خوا بێ، زمانە پاراو بێ بە ذیکری خۆی پەروەردگار، بەردەوام پەیوەندیت لەگەڵ خۆی پەروەردگارە بێ، ڕەبتە بی بەوەوە هیچ شتێ زەرەر پێ ناگەێنێ. چوارەمیان خۆی پەروەردگار لەناو مەلایکەکانە ذیکری تۆ ئەکا لە بەرزەکاتەوە لێت خۆشە بێ. پێنجەمیان خۆی پەروەردگارت پارێزێ لە شەڕی جنۆکەکان و ئینسانەکانیش، کە واضحە دوعاکان پارێزبەندیەکی چاکیان تایە بۆ ئینسان لە هەموو شەڕێک. پێنجەمیان پێنجەم وت. شەشەمیان ئەو کەسەی کە ذیکری خۆی پەروەردگارەکە، خۆی پەروەردگار لەگەڵیە بێ. لەگەڵبوون چۆن؟ مەبەستمانەوە نییە، یە لەگەڵە بێ. خۆی پەروەردگار دوو لەگەڵبوونی هەیە، لەگەڵبوونێکی تایبەت، لەگەڵبوونێکی گشتی. بە گشتی لەگەڵ هەموو بوونەوەرانە بە خراپ و چاکیانەوە، بەڵام بە تایبەت لەگەڵ عەبدە ساڵحەکانی خۆیەتی. ئینسانی ذاکریش ئینسانێکی صالحە، وەذاکرین الله کەثیرا. خۆی پەروەردگار لەگەڵی ئەبێ بە پشتیوانی و تەوفیق و سەرخستن و حیمایەش یەکای پارێزێ. حوتەمیان تاوانەکانە سڕێتەوە و خراپەکانیش لە ناوەبە کە کردوتە. هەشتەمیان ئەجرت بۆ نووسێ پلەشە بەرزەکاتەوە. نۆیەمیان بەردەوام خۆی پەروەردگار نیعمەتێ بەسەرا ڕژێنێ، بەرەکەتی ژەخاتە ناو نیعمەتەکانەوە بۆت. دەیەمیان خۆی پەروەردگار خەم و خەفەت و بێتاقەتیت لابە، ئەلا بذیکر الله تطمئن القلوب، دڵەکان ئۆقراگرن و خەم و خەفەت لەسەریان سووکە بێ ئەگەر ذیکری خۆی تیا بێ. یانزەیەم سنگ فراوانە بێ، مەلایکە لە چوار دەورێکەوە بێتەوە، ڕەحمەتی خوات بەسەرا دامەزێ، چونکە واضحە پێغەمبەرت فەرمێ صلی الله علیه وسلم خۆی پەروەردگار مەلائیکەتەکانێکی هەیە لەسەر زەویە گەڕێن بە دوای چییە؟ بە دوای مەجلیسی ذیکرە، یعنی کەسانەی ذیکری خۆی پەروەردگارەکەن. دوانزەیەمینیان قەڵایەکی بەهێزە بۆ پاراستن لە شەیطان. سیانزەیەمینیان لە چاوپیسی و لە حەسوودی خەڵکی ئەتپارێزێ. چواردەیەمینیان هێزێکی تایبەتی بە جەستەت ئەدا و تاقەیەکی چاکی شت پێدا. پانزەیەمینیان ڕزقت زیادەکە، قەرز و قۆڵەت لە کۆڵ ئەکەوێ. شانزەیەمینیان ئەو جێگایەشی تایە ذیکرەکەی، ئەو جێگایەش پارێزراوە لە هەموو بەڵاو مصیبەت. ئەوە 16 سوودی زۆر سەرەتایی بۆ ذیکرە.